سڵاتان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ یانەدەستانی کرێکارێک لە شاری مەهاباد، ڕێگری دادستانی تاران لە دیداری پارێزەرەکان لەگەڵ پەخشەن عەزیزی، ئاشکرابوونی یەکێک لە ناوەندەکانی ئاشکەنجەدانی سوپا لە کرماشان، دژایەتی بەرپرسانی خەزای ڕژیم لەگەڵ مەرەخەسی دەرمانی متەلێب ئەحمەدیان، بانگەوازی کانونی ئاشتی ژنانی ئاڵمان بۆ پشتیوانی لە وریشە مورادی، ناڕزایەتی خوێندکارانی زانکۆی شەریف لە تاران، مانگرتن لە خواردنی حەوت بەندکراوی سیاسی لە زیندانی شەیبانی ئەهواز، بانکەشتی نیلوفەر حامدی و لاهەم محەممەدی بۆ لەقیەکی جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای گشتی لە تاران، و جیاوازی لە ڕادەبەدەری نێوان کەمترین موچە و نرخی خانوبەرە. درێژە هەواڵەکان گیانەدەستانی کرێکارێک لە شاری مەهاباد. ڕۆژی هەینی 27 ڕەزبەر کرێکارێکی خەڵکی گوندی ئۆزەرتاژ مەهاباد بە ناوی سەیەد تەها ڕازی لە کاتی کارکردندا بەهۆی نەبوونی منی شوێنی کار گیانی لەدەستا. بە پێزانیاریەکان سەیەد تەها ڕازی لە کێڵگەیەکی پەلەوەر لە شاری تەورێزدا کاری کردووە و لە کاتی کارکردندا بەهۆی بەڕگرتووی گیانی لەدەستاوە. سەیەد تەهای تەمەن 32 ساڵ خێزاندار و باوکی 2 منداڵ بووە. ڕێگری دادستانی تاران لە دیداری پارێزەرەکان لەگەڵ پەخشان عەزیزی. بە فەرمانی دادستانی تاران ڕێگە لە دیداری پارێزەرەکانی پەخشان عەزیزی لەگەڵ ئەو بەندکراوە سیاسیە گیرا. بە پێ زانیاریەکان سەرەڕای سەپاندنی سزای عەدام بەسەر پەخشان عەزیزی ناونجە ئەمنیەکانی ڕژیم سەبارەت بە دژایەتیکردنی ئەو بەندکراوە سیاسیە لەگەڵ هاوردنی سندوقی دەنگدان بۆ نێوبەندی ژنانی زیندانی ئێڤین و ئیعدامی ڕەزا ڕەسایی 2 پەروەندەی تازەیان بۆ ساز کردووە. ڕۆژی ڕابردوو کاتێک پارێزەرەکانی پەخشان هەوڵی چاوپێکەوتن لەگەڵ ناوبراویاندا، دادستانی تاران ڕێگەی نەدا و ئەو بەندکراوەی لە مافی پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەش بێبەش کردووە. ئاشکرابوونی یەکێک لە ناوەندەکانی ئەشکەنجەدانی سوپا لە کرماشان. پادگانی ئیمام حەسەن کە ئەکەوێتە سەر جادەیە کۆزەرانی سەر بە پارێزگای کرماشان، یەکێک لە ناوەندەکانی ئەشکەنجەدانی ئیسلاحاتی سوپای پاسدارانە کە لە سەردەمی شۆڕشی ژینا خۆپێشاندەرانیان تیادا ئەشکەنجە ئەدا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ئەو سەربازگەیە وەک شوێنێک بۆ مەشق و ڕاهێنان بە تیرۆریستانی بەکرێگیراوی کۆماری ئیسلامی وەکو حیزبۆڵا و حەشتی شەعبی بەکاردەهێنرێت. زەویەکانی ئەو پادگانە لەلایەن بەکرێگیراوانی سەر بە کۆماری ئیسلامی بە ناوی ساختە کڕدراون و چالاکیەکانیان بە نهێنی و دوور لە چاوی خەڵک ئەنجام دەدەن. دژایەتی بەرپرسانی قەزای ڕژیم لەگەڵ مەرەخەسی دەرمانی متەلێب ئەحمەدیان. متەلێب ئەحمەدیان بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی ئێڤین تووشی چەند نەخۆشی سەخت بووە و بەرپرسانی قەزای ڕژیم لەگەڵ پێدانی مەرەخەسی دەرمانی بۆ بەندکراوە دژایەتی دەکەن. بە پێ زانیاریەکان متەلێب ئەحمەدیان لە ماوەی چەند ساڵی بەندکردنیدا بەهۆی ئەشکەنجەی سەختی مەئەمورانی ڕژیم تووشی نەخۆشیەکانی سیستمی گوارشی، دیسکی کەمەر، عەفونەتی کۆڵن و بەیزە بووە و وێڕای دابینکردنی وەسیقەی قورسی 5 ملیاردی لەلایەن بنەماڵەکەی لە دەستڕاگەیشتن بە دەرمان و مەرەخەسی دەرمانی لە نەخۆشخانەی دەرەوەی زیندان بێبەشکراوە. بە وتەی چالاکانی مافی مرۆڤ، دۆخی تەندروستی متەلێب زۆر ناجگیرە و ئەگەر بە زووترین کات ڕەوانەی نەخۆشخانە نەکرێت، مەترسی لەسەر گیانی دروستە بێت. بانگەوازی کانونی ئاشتی ژنانی ئەڵمان بۆ پشتیوانی لە وریشە مورادی. ڕۆژی شەممە 28 ڕەزبەری 1403 کانونی ئاشتی ژنانی ئاڵمان جەنی لە بانگەوازێکدا خوازیاری پشتیوانی هەمەلایەنە لە وریشە مورادی بەندکراوی سیاسی ڕاگیرە و لە زیندانی ئێڤین بوو.
لەو بانگەوازەدا ئاماژە بە فێمیساید یان قەتڵی ژنان و سزای عەدام لە ئێران و مەترسی لە سێدارەزانی وریشە مۆرادی و پەخشان عەزیزی کراوە و خوازیاری پاڵپشتی جیهانی لۆد و بەندکراوە سیاسیە و ڕێگریکردن لە ژنکوژی لە ئێران بووە. کانونی ئاشتی ژنانی ئەڵمان ناسراو بەجنی لە ساڵی 99 زاینیەوە دامەزراوە و کار بۆ یەکڕێزی ژنان لە ڕەوتی ئاشتی جیهانی دەکات. لە کۆتاییە و بانگەوازەدا وتراوەکە وریشە مۆرادیمانی لە خواردن گرتووە چاک و دەنگی ژنانی ئازای کۆمەلگا بێت و سەرکوتی وەحشیانەی ژنانی ئێران لە هەواڵەکانی گرژی و ئاڵۆزی ڕۆژهەڵاتی نێوەڕاست ون نەبێت. ناڕزایەتی خوێندکارانی زانکۆی شەریف لە تاران. ڕۆژی شەممە 28 ڕەزبەری 1403 خوێندکارانی زانکۆی شەریف لە تاران لە ئازژیاکردنەوەی ڕەگەزی لە سلف سرویس ناڕزایەتیان دەربڕی. بەپێ راپۆرسەکان ئەمە دووهەمین جارەکە خوێندکارانی زانکۆی شەریف دژ بە جیاکردنەوەی ڕەگەزی لە سلف سرویسی زانکۆ خۆپێشاندان دەکەن، بەڵام ئەم جارە بەکرێگیرەوە بەسیجەکانی ڕژیم هێرشیان کردووەتە سەر خوێندکاران و تێکەڵچوون لە نێوانیاندا ڕوویداوە. مانگرتن لە خواردنی 7 بەندکراوی سیاسی لە زیندانی شەیبانی ئەهواز. ڕۆژی شەممە 28 ڕەزبەر 7 بەندکراوی زیندانی شەیبانی ئەهواز بەناوەکانی هەشکان مەحەممەدی، ڕەزا کەریم نەژاد، فەرشید کازمی، ڕامین مەحەممەدی، هومان ئەڵماسی، مازیار نکوئی و ڕوحڵڵا خۆسراوی دژ بە هەڵسوکەوتی مامورانی زیندان مانیان لە خواردن گرت. ئەو 7 بەندکراوە سیاسیە پێشتریش لە ناڕزایەتی بە ئەشکەنجەی هەزەکانی ڕژیم دژایەتی ئیدارەی ئیسلاحات لەگەڵ ئازادکردنیان بە وەسیقە و بێبەشبوون لە مافە سەرەتاییەکانی هەر بەندکراوێک مانیان لە خواردن گرتبوو. بە پێزانیاریەکان ڕۆژی ڕابردوو بەرپرسانی زیندانی شەیبانی ئەهواز هەر 7 بەندکراوە مانگرتووەکەیان بۆ بەندی تاکە کەسی گواستووەتەوە. بانکشتی نیلوفەر حامدی و ئێلاهەم مەحەممەدی بۆ لەقی یەکی جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای گشتی لە تاران. بە وتەی پارێزەرانی نیلوفەر حامدی و ئێلاهەم مەحەممەدی حکمی 5 ساڵ زیندان بەسەر ئەو دوو چالاکوانەدا سەپێنراوە و پێویستە ناوبراوان بۆ جێبەجێبوونی ئەم بڕیارە لە 5 ڕۆژی داهاتوودا خۆیان ڕادەستی بەندیخانەی ئێڤین کەن. ڕۆژی شەممە 28 ڕەزبەر دوو چالاکوان و ڕۆژنامەوان بنەوەکانی نیلوفەر حامدی و ئێلاهەم مەحەممەدی لەلایەن دادگای ئینقلابی تارانەوە بۆ جێبەجێبوونی حکمی 5 ساڵ زیندان کە بەسەریاندا سەپێنراوە بۆ لەقی یەکی جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای گشتی لە تاران بانکێشکراون. جێگای ئاماژەیەکە پێویست بوو ناوبراوان بە پشتبەستن بە بڕیارنامەی لێبوردنی ساڵی 1401 دۆسیەکانیان دابخرێت. جیاوازی لە ڕادەبەردەری نێوان کەمترین موچە و نرخی خانوبەرە. بەهۆی مۆجای زۆری جیاوازی نێوان کەمترین حەقدەستی ماگانە و نرخی خانوبەرە، خەڵک ناتوانن داهاتیان بۆ هەموو ئاڵیەکانی ژیانیان بەکاربێنن. بە پێی ئاماری بانکی ناوەندی، نرخی 1 متر چوارگۆشەی نیشتەجێبوون لە تاران لە ساڵی 1396دا یەکسان بووە بە 5,875,000 تمەن. دوای ساڵێک و کاتێک بەرزبوونەوەی نرخەکان دەستی پێکرد، نرخی شوێنی نیشتەجێبوون 1 متر چوارگۆشە بۆ 10,667,000 تمەن بەرز بووەوە. ئەمە لە کاتێکدا بووکان نرخی خانوبەرە لە ماوەی 1 ساڵدا بە بڕی 5 ملیۆن تمەن بۆ هەر متری چوارگۆشە گرانتر بوو. حەقدەستی ماگانە تەنیا 200,000 تمەن لە مانگێکدا زیادی کرد. لە ساڵی 1396دا کەمترین موچە 929,000 تمەن بوو کە لە ساڵی دواتردا گەیشتە 1,140,000 تمەن. 5 ساڵ دوای ئەوە لە ساڵی 1402دا نرخی هەر شوێنێکی نیشتەجێبوون لە تاران زیاتر لە 16 هێندە بەرزبووەوە و گەیشتە 81 ملیۆن و حەقدەستی ماگانەیش بۆ 5,308,000 تمەن کە 5 هێندە بەرز بووەوە.
کوژرانی پارێزەرێکی دادگۆستەری لە لارستانی فارس. ڕۆژی شەممە 28 ڕەزبەری 1403 پارێزەرێکی دادگۆستەری بە ناوی عەلی سولەیمانی لە بەردەم شۆرای چارەسەرکردنی ناکۆکیەکانی شارۆچکەی جوەیمی سەر بە شارستانی لارستانی فارس کوژرا. بە وتەیەک جێگیری سەرۆکی کانونی پارێزەرەکانی دادگۆستەری کۆکگیلیۆ و بوێرەحمەد، عەلی سولەیمانی لەلایەن دوو کەس کە پەروەندەیان بەلای ئەو پارێزەرەوە بووە بە شەکی کلاشینکۆڤ کوژراوە. ئەو بەرپرسەی ڕژیم هەروەها وتی لێکۆڵینەوەکان لەو بارەوە دەستی پێکردووە و وردەکاری ڕووداوەکە لە داهاتوودا بڵاو دەکرێتەوە. زیادبوونی زیانەکانی تەندروستی و زارایی بەکارهێنانی سیگار لە ئێران. بەهۆی بەکارهێنانی لە ڕادەبەدەری سیگار لە ئێران ساڵانە زیاتر لە 50,000 کەس گیانیان لەدەستەدەن و 50,000 ملیارد تمەن زیان بە وڵاتەکات. عەلی ڕەزا ڕائیسی بریکاری وەزیری تەندروستی ئێران ڕایگەیاند ساڵانە 50,000 کەس لە ئێران بەهۆی بەکارهێنانی سیگارەوە گیان لەدەستەدەن و 50,000 ملیارد تمەن زیان بە وڵاتەکات. هەروەها ئاماژێ بەوەش کرد سیگار لە ئێران لە ڕادەبەدەر هەرزانە، بە دڵنیایەوە بەرزبوونەوە نرخەکەی دەبێتە هۆی کەمبوونەوەی ژمارەی بەکارهێنەرانی. ئەم بەرپرسە زیادکردنی باجی سیگاری بە گرنگزانی وتی بەرزبوونەوەی نرخی سیگار یەکێکە لە بەرنامە گرنگەکانیان کە پێشتر سکرتێری فراکسیۆنی دژە دۆخانیاتی مەجلیسی ئێران ڕایگەیاند بووکە کۆنتڕۆڵی هەمەلایەنەی سیگار یاساکەی دووجەیە لەمەوبەر دەرچووە. بەپێ ئەو یاسایە هەر ساڵ دەبووە 10% بۆ باجی جگەرە زیاد بکرێت و ئەم زیادکردنە ئێستا ئەبووە 200 هێندەی بوایەت، بەڵام تەنها لە سەدا 25 بۆ 50% باجەکە زیاد بوو. دووە هەواڵ گیانەدەستانی لانیکەم 75 کەس لە دوایین هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە و لۆبنان. لە دوایین هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر باشووری لۆبنان و ناوچەی جەبالیا لە باکووری غەزە لانیکەم 75 کەس گیانیان لەدەستاوە و هەروەها زۆرێک لە کەسانی دانیشتووی ناوچەی جەبالیا لەلایەن سەربازانی ئیسرائیلەوە دەست بەسەر کراون. بە پێدوایین زانیاریەکان لە دوایین هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر باشووری لۆبنان و جەبالیا لە باکووری غەزە لانیکەم 75 کەس گیانیان لەدەستاوە. هەروەها خەڵکی ناڕازگە ئیسرائیل لە بەرامبەری سیاسەتە شەڕخوازیەکانی دەوڵەتی ئیسرائیل بێجەنگ نەمانەوە و ڕژانە سەر شەقامەکان. لە بەردەوامی ناڕزایەتیەکاندا خوازیاری دەستڕاگەیشتنی ئیسرائیل بۆ پەیماننامەی گواستنەوەی دیلەکانی ئەو وڵاتە بوون. هەروەها لە بەردەوامی شەڕی نێوان ئیسرائیل و لۆبنان جێگەی مانەوەی نێتانیاهو بووە بە ئامانجی هێرشێکی پابادی کە بە پێ دوایین هەواڵەکان کەس لەو هێرشەدا زیانی بەرنەکەوتووە. وێڕای گوتنەکە لە شەڕی نێوان ئیسرائیل و لۆبنان تا ئێستا لانیکەم 200 پەنابەری سووری لە باشووری لۆبنان گیانیان لەدەستەوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە.